لەگەڵتان بەردەوامین ئێستا ژیانی ئەم سەردەمە و ئەم هەموو سترێس و چێژوەرنەگرتن لە تام مەکان ئەوەی کە زۆر جار خواردنەکان لەخوای گەورە بەزیا بە زۆر بەردەستە شەو و ڕۆژ لە هەموو وەرزەکان بەڵام ئەڵێن تامی جارانین یا هەمومانە زۆر جار ئەڵێ خۆزگە دەرفەتێک وای بچواتینەوە گوندەکان بۆیە باسی گوندەکانم کرد ئەمڕۆ ڕۆژی جیهانی گەشەپێدان بە گوندەکانە جا لە تەوەریان بەشەمان ئەمە قسە لەسەر ئەم بابەتە هەرە گرنگاکن ئێمە هەندێک وڵات هەیە زۆر لە ئێستای لەم سەردەمەیە ئەبینین کە کاریان کردو لەسەر گوندەکانیان ئەو خەڵکەی کە لە گوندەکانە شێوازی ژیانیان ئاستی ژیانیان زۆر لە ئاستێکی باشایە بۆ نمونەیەکێک لە وڵاتانە چینە هەر بۆیە بابزانین لە لای خۆمان چی کراوە و ئەبێ چی بکرێت هەر بۆیە بە ڕێزمەریوانی کەریماغای هەمەوەندی یەکێک لە کەسایەتیە دیارەکانی ناوچەی هەمەوەندە یەکێک لەو عەشیرە گەورانن لە ناوچەی گەرمیان لە لامان ئامادەیە بە ڕێزیان لەم بابەتە زانیاری زیاترمان پێشکەشەکە سڵاوی لێبێت زۆر جا هەر پێشەوەی بینە لای بەڕێزت ئێمە بابەتێکمان هەبوو باسی گەرمایەکە لە ئەوروپا ئێستا کە زۆر هەیە وتمان لای خۆمان گەرمیانەکەی خۆمان ماشەڵڵای لێبێ هەندێک جار گەرماکاتە پەنجا ئەمانە خەڵکەکە ئەوە ناوچاوانی ئەسڵڵە لەخوا بەزیا بێ هێشتا بەرگایگری بەڕاستی گەرماکە خۆی نیشانداوە تاکو ئێستا بەڵێ لای ئێمە هاتوینەتە پشووی هاوینەوە کە گەرمیان ئەڵێ ناوی بەخۆیەتی بەڵام ئێمە ڕاهاتوین لەگەڵ ئەو گەرمایە یاخواتەمان درێژ بن کاک مەریوان ئەو بابەتی کە هاوکارم سەحرا ماشەی پیاک ئەمڕۆ ڕۆژێکە دیاری کراوە بۆ گەشەپێدانی گوندەکان ینی ئێمە گەر هەمومان بگەڕینەوە بۆ باو باپیرانمان هەر یەکەمان لە ناوچەیەکە و لە گوندێکەوە توانیمانە پەروەردە بین و دایک و باوکمان دوای هاتوینەتە شارەکان ئێوە خۆتان ئێستا بۆ نمونە وەکو عەشیرەتێکی خۆتان کە گوندتان هەبووە کە کارتان لەسەر کردو توانیمانە بە پێی پێویست گوندەکانمان لە ئێستا بپارێزین من زۆر سپاسانەکەم سپاسی کەناڵی کورساتەکەم سپاسی بینەرەکانتانەکەم ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژوو سەرەتا ئێمە ئەڵێن ژیان لە زنجیرە چیاکانی زاکرۆسەوە بەرەو دۆڵی شام و بەرەو ئەفریقا ڕۆشتووە وەکو دینیش ئێمە ئەڵێن حەزرەتی نوح کەشتەکەی لەنگەری کردووە لە کێوی جوودی بە هەردوو پێوەرەکە ژیان لەم وڵاتی ئێمەوە دەستی پێ کردووە کە دەستی پێ کردووە سەرەتا لە ئەشکەوتەکان ژیاون لە نمونە شانە دەرە جاسەنەیە هەزار مێردە کوردی کەریم شاعرە وردە وردە ئەمانە لێرە لە تاکەوە بۆ جوودبوون و دوایی بۆ خێزان و بۆ بنەماڵە و دوای کۆمەڵگای لێ دروست بووە هاتوینەتە سەر گوندەکان کە لە چیاکانەوە هاتوونەتە گوندی چەرمۆ لەوێ ئێمە وەکو ناوچەی هەمەون پێڵێن گوندی چەرمۆ بەڵام لە ڕۆزانستێکەوە پێڵێن شارستانی چەرمۆ بۆ پێڵێن شارستانی چەرمۆ لەبەرەوەی جاران لە ڕاوشکار و ئەوانەیە خەڵک بژێوی ژیانی خۆیان هین کردووە دەسەبەر کردووە بەڵام لە گوندی چەرمۆ یان بڵێن لە شارستانی چەرمۆ دانەوێڵیان خۆماڵی کردووە ینی چاندنی گەنمە چاندنی جوۆیە نوۆکە بە هەر بابەتێک لەو دانەوێڵەکان خۆماڵیان کردووە ئاژەڵیان وا کردووە کە خۆماڵی بێ بەرەیان بە ژیان داوە وردە وردە ژیان دروست بووە ئەوە نەبێ هەر بڵێن شارستانی چەرم و بێستان سووریش هاوشێوەی گوندی چەرمووە کە ئێمە مێژۆکەی هەندێک جارە گەڕێنەوە بۆ 1000 ساڵ پێش میلاد ئەوانەی کە پشکنینیان بووەکەن و لە مۆزەخانەی سلێمانی و ئەیانێرن بۆوێ من زۆریان ئەبینم هەندێک جار 500 ساڵەکە نەسەرین و هەیە ئەکاتە 8000 ساڵ پێش میلاد کە هاتوون بۆ ئەوێ هینیان کردووە کنە و پشکنیان بۆ کردووە مستەر ڕۆبنمان هەبووە ساڵی 1947 هاتووەتە گوندی چەرمۆ لە دوای ئەوە پشکنینێکی سەرەتاییان کردووە دوای هاتوونە 4 ساڵ تا 5 ساڵ کنە و پشکنینیان لەو شارەیە کردووە کە زانیانە کۆمەڵێک کەلوپەلی کۆمەڵێک کەلوپەل کۆمەڵی دانەوێڵیشان دۆزێتەوە ئەوەی من زانیاریم وەرگرد بێ کۆمەڵێکیان بردووە بۆ شیکاغۆ لە ئەمریکا لەوێ پاراستویانەوە هەر بە ناوی گوندی چەرمۆوە لە دانراون ڕەسەنایەتی ناوچەکە بەڵێ باشە بەڵێ لە دوای ئەوەی تر وردە وردە ژیان لە وڵاتی ئێمە دروست بووە و گوندەکان کە بێنە باستی پرسیارەکەی جەنابێت
من بەدیێڕێکی هۆنراوی هێمنی مکورانی ئەڵێم دێم بەرەو لادێ بەرەو کانگای وەفا جاران وەفا و هەرەوەز و یەکتر قوبوڵکردن لە گوندەکانەوە بووە ینی باری ئابووری گوندەکان ئەو نەبەهێز بوونە لەو کاتەیە کە توانیانە شارەکانیش بەخێوە بکەن مەتەلەن لە گۆشت و لە هێلکە و لە دانەوێڵە و لە هەمویان ئەیانتوانی بەخێو بکەن ئەمە وای کردووە تا ساڵی 1970 کە ئەنفالەکە دروست بوو کە کەس پێویستی بە شار نەبوو من ئەو کاتە ڕەنگە مێرد مناڵ بوو بێتم ئەم خەڵکی لادیەکان حەزیان لە ناو شار نەبوو ینی ئەیانوت شارنشین بۆ ئەو کەسانەیە کە موچەخۆرن ئێمە ینی بڕوا بکەن من خزمی خۆم هە بۆ شەرمی کردووە کەوتیانە موچەیەکت بۆ بڕینەوە بۆ ئەو مەکتەبەی کە لە گوندەکەتانە قوبوڵی نەکردووە تێتی من بە هێز و دەست و بازی خۆم کارەکەم من ئاژەڵداریم ئەەکەم پێویستیم بە موچە نێبیەن بە یەکێک کە نەتوانێت کار بکات ئەو وای کردو بۆ کاتاکۆ و کاتا خۆشەویستی و وەفا و ژیانێکی خۆشگوزاران لە گوندەکانمانە هەبێت جا کاک مەریوان بەڕێزت باست کردوتت پێش ئەوەی کە باس کردی لە حەقی گوندەکانی ئێمە زۆرێکیانی لە ناوبر زۆرێک لە کانیاوەکانی وش کرد هەموو ئەمانە بێگومان تا ڕادەیەکی زۆر کاریگەری هەبوو خەڵک ناچار بن بەرەو شارەکان بڕۆن بەڵام هەر لە جیهانیشە ئەگەر سەیرێکی بکەین ئەبینین ئێستا یەکێک لەو هۆکارانەی کە زۆر جار ئەگەر گەنجانی ئێمە بە تایبەت حەز ئەەکەم بچنە شارەکان گوندەکان بەجێ بهێڵن بۆ نمونە ئەوەیە هەلی کاریان دەست بکەوێت ئێستا وەکو جاران لانێ زۆر گوندەکان نەتوانن دەرەقەتی بەخێوکردنی شارەکان بێت یاخود بۆ نمونە هەندێک ئاسانکاری هەیە لە ژیانی شارە لانەی لە گوندانە بە ڕێگە و بانگرفتی هەیە ئیمکانیەتەکانی شار لانێ زۆر ئێستای دەستەبەر نەبێ هەموو ئەمانە ئەوەنەی کە بۆ خۆت بەڕێزت بینی بێتت تا چەند ئەم ئیمکانیەتانن لە ئێستا لە گوندەکانی ئێمە فراهەم کراوە وای کردووە گەنجی ئێمە حەزکا بمێنێتەوە لە گوندەکەیە ئێمە وەک باسم کرد تاکو ئەنفالەکە هیچ گرفتێکمان نەبوو خەڵک من نمونەیەک بێنمەوە لادیەکەمان ئەڕوخا ئەچون لە دۆڵێکە دروستیانە کردەوە بەو هەموو زەخت و زۆرەی کە حکوومەتی عێراقی بەرامبەر هاونیشتیمانی ئێمە ئەیان کرد هەر ینی ناچار بوون هاتنەوە ناو شارەکان بەڵام لە پێشدا ژیان زۆر خۆش بوو ئابوووریەکی بەهێز هەبوو نمونەیەکە ێنمەوە کە حکوومەتی عێراقی بۆ سەدەیەک شیرازەی کۆمەڵگای ئێمەی بچڕاندووە بەڵام ئێمە خوێندنەوەمان بۆی نییە بەڵام ئێمە نەمانتوانیوە بیرخوێنینەوە بدانین چی بکەین باشە بۆ ئەم ینی ناسنامەی ئێمە بۆ ئەم کەلتورەی ئێمە ڕۆشتووە نمونە گەنجێک ئەگەر بەدەیەکە بڕۆشتایە پیاوێکی ئەختیار بەدەیەکە بڕۆشتایە بۆ دێی دووەم لە دەیەکەم بۆ دێی دووەم بڕۆشتایە ئەگەر گەنجێک بیبینایە ئەوت ناڕۆی تاکو بەرخێکی بۆ سرە بڕی خزمەتێکی باشیە کرد ئەوێت ئەگەر ئەو ئەسپەکەمە ئەگەر سیارێشت پێ نییە چکە و کاتە ئۆتۆمبیل وەکو ئێستا نەبووە سواری ئەسپەکەی من بە بڕۆ لە فلان ماڵداینە خۆی بۆمە ئەگەڕێتەوە خزمەتێکی باشیە کرد هەر هەمان گەنج ئێستا لە ئۆردوگاکانیان لە شارۆچکەکان ئەگەر چەند جار بە کۆڵانەکەشیانە بڕۆ ئەگەر لێ نەپرسی ناڵێ ئەرێ چۆن خزمەتت کەم یعنی ئەو کەلتور و ئەساڵەتەی کە کورد هەبوو ئێمە تا ڕادەیەک لە دەستماندا بەڵام نەمانتوانی هەم مامۆسایانی ئاینی هەم مامۆسایانی پەروەردە نەیانتوانی بمانکەنەوە ئەو ڕێڕەوەی کە ئەو باپیری هەمومان هەیان بووە ئەو کاتە جیاوازیش بکەین لە بینی گەرمیان و لە دەربەنی بازیان بەرەو سەرەوە دەیەکانی بازیان و شارباژێر و ئەوانە ڕوخێنران لە کاتی حکوومەتی عێراقیە بەڵام ئەنفال نەکران ئەوان زوو چوونەوە شوێنی خۆیان بەڵام لە گەرمیانە ئێمە ئەنفال کرێن باوکەکان ڕۆشتن ئەولایەکانمانەوە مناڵەکانمانەوە مێردناڵەکانمانەوە نانتوان کەس نەبوو دەستیان بگرێت و حکوومەتیش لەو کاتەیە خوێندنەوەیەکی بۆ نەبوو ئێمە چۆن بتوانین ئەم مناڵانە پەروەردەکەین چۆن بیان کەینەوە شوێنی خۆیان ینی گرنگیەکیان نەدا مینێکیان سلپێکی عقاریاندا 2,000 ماڵ دروست کرا لە چەمچەماڵ هەم ئەرزە کوشتوکاڵەکانی ئێمەیان لە دەستدا هەم ئەوەی کە ڕۆشتەوە ئەوێ وەکو پێویست نەبوو ئەیانتوانی ئەو
و بڕە پارە زۆرەی کە سەرفیان کرد لە دیەکان سەرفیان کردایە بیان براتەوە بۆوێ لە زۆر دیەکانمان قوتابخانە هەیە لە زۆری فەرمانگەیەکی تەندروستی هەیە بەڵام کە تۆ گرنگی و پێنەدا وردە خەڵکەکە دیسانەوە ینی دوای 91 دوای ڕاپەڕینەکە خەڵک ڕۆشتەوە بەڵام گرنگی پێنەدرا خوێندنەوەیان بۆ نەبوو وردە خەڵکەکە هاتنەوە بۆ ناو شار و ئێستش زۆر بە زەحمەت ئەتوانین بڕۆینەوە لە گەرمیان. باشە کاک مەریوان زۆر کات باسی ئەو ڕۆحێتەوە کرد ینی ئەو ساڵە ڕابردووە ئەگەر گوندێک دراوسەیەکی گوندێکی کەی هەبوایە بۆی خۆشەویستیەکان زیاتر بێژن و شنخوازیانە کرد بۆی تێکەڵی یەکتر بن عشیرەتەکانیانوت ئێمە بە خۆشحاڵیەوە کچێکە بەخشینە ئێوە کوڕێکە بینە خێزانێک ومان بەیەکەوە ئەو ڕۆحێتە هاوکاریە هەبوو کە زۆر جار ئەم گوندە شتێکی بەسەر باتە کانیەکی وشکی کورداوشکە ساڵێکە گوندەکەی کە یارمەتیە ینی هەستێکی مرۆیی هەبوو ینی من تەنانەت زۆر جار لە باو باپیرانی خۆمانەوە یان و لە گوندەکان ئەگەر لە ناو بازاڕێکی بچووکی شابووە خەڵک دوکانی داناخست ئەچوو نوێژی نیۆڕۆی کردووە هاتەوە دوکانەکە چۆڵوە کە کەسێکی شتێکی بردای پارەکەی دانا ویسی نەبوو ینی ئەمە نەحسی قەو ڕێز و خۆشەویستی هەبوو لە ئێستەیە کە کۆڕانکاری بەسراتەوە بە هەموو ئەو ڕووداوانی ڕوبەڕوومان بۆتەوە بە هەموو ئەو زوڵمەی بەرامبەرمان کراوە و حکوومەتی عراقی بەرامبەری کردین ڕژێمی پێشوو ماڵی لێوێران کردین ژیانی گوندەکانی تێگا جەنابەت لەوانەیە باشتر بزانی خەڵکی پەرتەوازە کرد هەندێکی دابەش بوو ینی زۆر جار خەڵک ئەگەر بۆ نمونە لە چەمچەماڵ بوو بێ لە گوندێکیەوە بێسا لەوانەیە یان لە کەرکووک دانیشت بێ یان هات بێتە سلەیمان یان ناوچەیەکی هەڵبژات بێ بژی ژیانێتی دەوەڵای ئێستا بیڕەوەتەوە شوێنەکەی خۆی بەس بزانێ ژیانێکی ئاسوودەی هەیە هیچی تری نایە چکە لای پیرۆزە شوێنەکەی لە ئێستەیە ئەگەر هەوڵ بترێ ئێستا بۆ نمونە ماوەی ڕابردوو بینیمان کارە ساتێکی سروشتی بوو لافایەک ڕووی کردە چەمچەماڵ ماڵ و حاڵ و مەکتەب و دار و بەردی لەگەڵ خۆیان برد بەڵام هەستێکی مرۆیی دەستی پێکرد خەڵک لە سلەیمانیەوە ڕۆی خەڵک لە ناوچەکانی ترۆ ڕۆی تۆسێک دڵنەوەی خەڵکەکەیایە و مەکتەبەکان چاکرانەوە ئەگەر ئاوا کار بکەین لەسەرم بابەتانە ئەتوانی جارێکی تر ژیانی پێکەوە ژیان دروست بکەینەوە. بەڵێ بۆچوونەکەی تۆ زۆر جوانە ئەگەر ئێمە بتوانین بە ڕۆزانستیەکە جارێکی کە گوندەکان ئاوەدانکەینەوە ئەکرێتەوە یعنی ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان هەر ئەوەنە بەرنمەیەک دانا یان وا بکات کە خەیاڵێکی هەبێ گوردەکان ئاوەدان بکرێتەوە ئەگرێتەوە منایەنەوە بۆ خزمەت گوزاری کە خەڵکەکان ئێستاکە هەموو خوێنکاریان هەیە هەموو پێویستیان بە فەرمانگەیەکی تەندروستی هەیە لە سێ گۆشەی سێ گوندە لە چەقی ئەو سێ گۆشەیە بتوان فەرمانگەیەکی تەندروستی بکەنەوە قوتابخانەیەک بکەن مامۆستا و ئەو شتانی بۆ دابین بکەن بەنی پارەیەکیان پێ بدرێ مەسەلەن کابرا کوڕێکی گەنجە پارەیەکی پێ بدرێت 200 سەرمەڕ بکڕێ بچێتەوە شوێنەکەی خۆی لە کاتی کشت و کاڵ و دروێنە و ئەو شتانەیە فەرمانگەی کشت و کاڵ بتوانێت ئەوە تەنە گەنمیان بداتێ یعنی ئەتوانرێت یعنی زۆر ئاسانە هەمانگی حکوومەت دەتوانێت ینی ڕێکارێکمان بۆ بدۆزێتەوە بەو ڕێکارە بتوانین گوندەکان ئاوەدانکەینەوە بەڵام هەر گوندەکان بێ ئەرە ئاوەدان بێتەوە بۆ کارەکە چیە سەدان کەس خوێنکارن دەرچووی پەیمانگا و کۆلیجەکانن بێ ئیش دانیشتون ویان کردووە لە شەو ناخەون بەیانی یعنی شەو ئەخەون و بەیانی تاکو ئێوارە بە ئاگان ئەمە ئەبێت تۆ لەم کەلتورە هەڵی سێنیتەوە حکوومەت دەتوانێت ئەمەمان بۆ بکە و زۆر ئاسانی شەگوندەکانمان ئاوەدان بێتەوە ئەگەر ینی پێویستیەکان واکەن ئاوەدان بێتەوە چونکە هەلی کار ئێستاکە لە وڵاتەیەمە زۆر کزە ینی بەشێکمانە چێ بۆ هەندەران هە لە تا ئەو بێکاریایە خەڵکێکمان هەیە بڕوا بکە خەڵکێکمان هە کوڕێکمان هەیە هەندەسەی مەدەنی لە دەیەمەکانە ئێستا لەسەر بەنزینخانەیە کە بە 350,000 یعنی ئەگەرمە حالی کاری بۆ بڕەخسێنی شەریکاتێک ئەمە وەرگێت ئەمە ینی ئەتوانرێت ئیشی لەسەر بکرێ بەڵام زۆر ئاسانە بەتایبەتی لە گەرمیانە ینی سەرچاوی ژیانی گەنم و جووە و مەڕداری لە گەرمیانە ئەگەر حکوومەتی هەرێم ئاوڕێک لە گەرمیان باتەوە مەتەن هەر لە خزمەت گوزاری لە ناوچەی هەمووانە 1 کیلۆمەتر قیریتیانی من لە خەڵکی ئەگەر بچێت یەکێک خانوو بکات لەوێ
چەو لم بەرێ ئەڵێ مادام بە ڕێگای گڵا ئەڕۆم پارەی تێچووی ڕێگاکەم زیاترەوێ. ئەمە یەکێک بەڵام هەموو ناوچەکان کارەبامان هەیە. یعنی ئەو کارەبایە بۆ ئێمە زۆر باشە، بەڵام گوندەکانمان ئاوەدان نەکراوەتەوە بێ خزمەتگوزارین. ئەگەر خزمەتگوزاریمان بۆ بکەن وەکو جاران دیەکانمان قەڵەباڵغە بێ، فشار ناکرێتە سەر شارەکان و هەرێک و ئابووری تایبەتی خۆی ئەبێت، ئەمانەوەکەن کە هەرەوەزیەکانمان زیاتر ئەبێت. جاران کە هەرەوەسە بوو ئەو ماڵا کە دووسواقی بواە، هەموو ئاهلی ئاوایی هەموو ئەو ڕۆژە لە ماڵی فلان کەس بوون، مەڕیانە بڕێەوە هەمویان بە هەمان شێوە، درێنە و خەرمانیانە هێنا بە هەمان شێوە. یعنی ئەو خۆشەویستی و ئەو هەماهەنگی و ئەو هەرەوەزیەی لە گوندەکان بوو ئەتوانرێت دروست بکرێتەوە. زۆر باش. کاک مەریوان ئەزانین بێگومان ئەگەر تۆزێک بە ئینسافەوە مامەڵە بکەین، ئەزانین ئێستا بەشێک لە کەلتوری ئێمە قەرزاری گوندەکانە، چون زۆر جار ئەو زمانە پاراوەی ئەو وشە کۆنە ڕەسەنانەی کە لە گوندەکان هەتاک و ئێستا قسەی پێکرێت لەوانەیە لە ناو شارەکانە زۆر بەو شێوەیە نەبێت، بۆ گەرمی گۆڕیە نابێت. لە ناو گوندەکانە بۆ نمونە جوانیە تۆشێکی ئینگلیزی بەکاربێنی، بەڵام لاانێ لە ناو شارەکان گوێشی نادرێ. یاخود بۆ نمونە هەندێک نەریتی کۆنمان هەیە لەوێ هەتاک و ئێستا هەر هەیە، هەندێک یاری کۆن هەرەوە زۆر زۆر بەناوبانگە بۆ نمونە لە گەرمیان هێشتا هەتاک و ئێستا هەر هەیە، تەنانەت لە شارەکانشا، بەڵام لە گوندەکان بە قووەتر و بەهێسترا. چۆن بکەین بۆ بکە ئەو بەشانەی لە کەلتوری ئێمە کە بەداخەوە خەریکە کاڵ ئەبێتەوە، ئێمە لە ڕێگەی گوندەکانمانەوە کاری لەسەرکەین. ئەمە لایەنێکی و هەروەها تۆزێکیش لایەنە گەشتیاریەکەی گوندەکانی ئێمە لانەی بەڕێزت بەرگوێت کەوت بێت. لە ئێرانە بەڕێزێک هەیە هاتووە هەل لە ڕێگەی گەشتیاری گوندەکانەوە هەتاکو 4 ساڵ 5 ساڵی تر ژووری ماڵەکان لە گوندێکی شیرازە حجز کراوە بۆەوەی کە گەشتیار لە ئەوروپاوە دێ بچێت لەوێ سەردانی بکە. ئێمە چیمان کەمترە لە بلانێ زۆر جوانیمان زیاتر بێ. چی بکەین بۆی کە گەشتیاری گوندەکانمان گرەوەی پەرەی پێبین؟ ئێمە ئەگەر یعنی بە حقیقەتن قسەکەی تۆ زۆر جوانە، مثل ئێمە گوندێکمان هەیە، گوندی مەملەحەی پێڵێن، ئەوە کۆمەڵی ئەشکەوت و کۆمەڵی شتێکی زۆر جوانی دایە. ئەگەر ڕێگایەکی بۆ بکرێت، ئەگەر کارەبا ئەیان خزمەت گوزاری بە گشتی بڵێم بڕوا بکە لە خواروی عێراق و لە هەموو شوێنێکەوە دێن بۆوێ تەماشایەکەن کە پێشتر خەڵکی تیاژیاوە. من ڕۆشتومەتە ناوی دایان شوێنی تایە ئەتوانی هەر وای لێ بکەی خەڵک لەوێ شەوان بنمێنێتەوە. یعنی ئەوە شوێنی خۆش و گەشتیاری لێیە، بەڵامی تر ئەم ئەکرێتە سەر ئەوەی ئەم حکومەتەی هەرێمی کوردستان جارە بیری لە گەشتیاری نەکردوێتەوە. یعنی ئەو وڵاتانی کە نەوتیان هەیە، ئەو وڵاتانەیە کە داهاتیان زۆرە، بیر لەوە ناکەنەوە سەرچاوەیەکی کەی داهاتیان هەبێ. ئێستا ئێمە ئەڵێن 100,000 عارەب لە خوارووە هاتووە بازار سلێمانی و ناوچەکەی بژانەتەوە، یعنی جوڵەیەکی پێکردووە. ئێگەر تۆ بە خزمەت گوزاریەک بکەی لە گوندەکانە، خزمەت گوزاری بکەی لەو شوێنانەی کە هەن دایان کەس دێن پارەی خۆیان خەرجەکەن و ئەتوانێ بژێوی ژیانی هاوڵاتیانی گوندەکان و دەرەوەی گوندەکان پێدابین بکەیت و ئەتوانێت ئیشی تیا بکری ڕاستەکەی. خۆی زۆر جاریش ئەتوانی تۆ ئەگەر ئەرکەکە زۆر قورسیش بێ هەماهەنگی دروست بکەیت، یعنی لەگەڵ سەرمایەدارەکان لەگەڵ خەڵکی و ناوچەیە ئەگەر خۆیان شوێنەکەیان خۆش بێت. یعنی تۆ بۆ نمونە زۆر جارەچی بۆ وڵاتێک لەوانەیە وڵاتەکە بیابان بێ، بەس لەبەرەوەی کە کاریان لەسەر کردووە شوێنەکەیان وەکو مێژووی خۆیان پاراستووە، یعنی شوورایشان بۆ ئێستا لەوانەیە هەندێک لەو ناوچانەی کە لە گەرمیان هەیە، ئەو ناوچانەی لە شار باژێر هەیە، ئێستا بۆ نمونە هەندێک ئەشکەوتمان هەیە، ئەمانە ئەتوانین هەر وەکو مێژووی خۆمان بیپارێزین، هەم بیکەین بە شوێنی گەشتیاریش، کەواتە ئەتوانین لە ڕێگەی هەم حکومەت و هەم سەرمایەدارەکان ئەگەر هەماهەنگیان هەبێ، هەم بتوانین گوندەکە بە خەڵکی دەرەوە بناسێنین بەوانەی کە لە خوارویان گەشتیاریکرد، هەم گوندەکەش بژێنینەوە. یعنی کابراایەک ڕاستە هاتۆتە سلێمانی دانیشتووە، بەڵام وای لەکەیە چێ خانوویەکی دروستەکاتەوە لە گوندەکەیە ئەڵێ لە باتی بچم بۆ شوێنێک سەردانیکە مەچم لە شوێنەکەی خۆم دانیشم. ئەکار لەسەر ئەمە بکرێ ئەتوانین جارێکی تر ژیان و بژانە و بخینەوە گوندەکان. من شار خەسڵەتی تایبەتی خۆی هەیە، ڕاستە، وە گوندیش خەسڵەتی تایبەتی خۆی بەدڵنیایە.
نەگونیشین ئەبێ بەشار ڕەنگە ئەو قسەیە قورس بێ بڵێم یعنی بە دوو جیل بە سێ جیل یەڵا ئینجابی بەشاری یعنی ئێمە زمانێکی تایبەتی خۆمانوان هەیە لە گەرمیان ئێستا وازانم من وەکو گەرمیانی قساکەم یعنی خەڵکی سلێمانی بە شێوەیەکی کە قساکە هەولێری بە شێوەیەکی کە قساکە ئەوەی کە هاتە شارەوە لە گوندنشینەکانەوە هەر فکر لەوا کاتەوە بچێتەوە سەر نەرێتی باو باپیری خۆی بەڵام کێ دەسی بگرێ ئەوە بێ حکومت دەسی بگرێت کە بیباتەوە شوێنی ئەساڵەتەکەی خۆی ئەوەی کە هاتووەتە سلێمانی لە چەمچەماڵەوە ڕۆبکە هەر دڵی لە چەمچەماڵە هەموو ڕۆژێ لە چەمچەماڵە بەس هاتووە شەوان لێراخەوی یان جاری وا هەیە کە نەخۆشیەکە بێ خوا نەخواسە ینی مردوویە کە بێ لە چەمچەماڵ بیناسی توونێ ناسی 1000-2000 کەس کۆ بێتەوە لە سلێمانیە ئەوە تۆزێ ئەن بەگەر هاوسێ و ئەوانی کە بیناسن کە مردوویە کەمرێ لە چەمچەماڵی لێرە دوایەوە تەواو بێ یەکسەر ماڵی بارەکاو دێتەوە بۆ چەمچەماڵ لەبەرەوەی شارنشین نییە وەکو سلێمانی ئەو دوو جیاوازیەمان هەیە ئەبێ هەردووکی بکەینەوە شوێنی خۆی مثلا خەڵکێکەیە لە سلێمانی ئەڵێ ئەتراف هەموو هاتوونە سلێمانەکە ون بووە ڕەنگە ئەگەر لە ئێمەش بپرسی وەکو چەمچەماڵێکە بڵێن هەموو لادیەکان هاتوونە هەروایە ینی شیرازەی کۆمەڵگا حکومەتی عێراقی بچڕاندی دووبارێکەمەوە بەداخەوە خۆمان نەمانتوانی بیکەینەوە سەر ئەو بەرنامەیە کە بچینەوە سەر ئەساڵەتی باو باپیرمان ئینشەڵڵا هەمیشە هەم گوندەکانمان هەم ناوچەکەمان بەگشتی جارێکی تر ئاوڕێکی باشتری لێ بدرێتەوە و بە هیوای ئەوەی کە هەمیشە بە جوانی بیپارێزین چونکە لە گوندەکانەوە ئەو کەلتورە جوان و دابوونەری تێکە هەمانە هەم لە ڕووی کۆمەڵاتی و هەم لە ڕووی ئاینی و هەم لە ڕووی تێکەڵبوونان و لێوە سەرچاوی گرتووە هیوادارین کە گرنگی پێبین و بە تایبەتی شڵمان زۆر زۆر سپاسی تۆگەین زۆر زۆر خۆشحاڵ بووین یەخوا بەخێر سەرچاوەکانم دەست خۆش